دیارە ئەوەی کە ڕژێمی تورکیا دەیکات لە ئێستادا بۆ تێکدانی گۆڕی شەیدان و مەزاری شەیدان ئەم بۆ ئەوەی کە ئیرادەی گەلی کورد بشکێنە بەس لە هەمان کات ئیرادەی گەلی کورد بەوە ناشێت و بڕۆژ بەهێزتر دەبێت و تواناتر دەبێت ئێمە کە سوکاری شەیدان بە خاوەندارەتی لە تەواوی شەیدان و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد دەکەین دیارە ئەمەی کە تورکیا دەیکات بۆ ئەوەیە کە لە بێدەسەڵاتی هاتی کە هیچ توانایەکی نەماوە بەرامبەر بە بزافی ڕزگاری گەلی کورد ناسات پەیان دەباتە بەر تێکدانی گۆڕەکان کە ئەمە خۆی لە هیچ ئاینێک و شەرعێکە ڕەوانیە لە هیچ کارگاکی مرۆڤاتی و مەشتێکی باش نییە کە ئەوەی دەیکە یانی ئەمە لە بێدەسەڵاتی هاتی تەگەشتەوەی کە هەموو سیاسەکانی بنبەست بۆ تاو تێک ناتوانێت بەرامبەر بە گەلی کورد هیچ بکە ناچار بکەیت پەناباتە بەر مەزاری شەیدان تێکدانی مەزاری شەیدان ئێمە بنەماڵی شەیدان و گەلی وڵاتپارێز و خەڵکی ڕەشبیر دەبێت بە تەواوەتی هەمومان بێدەنگ نەبین لە ئاستی ئەم کارە قێزونانەی دەوڵەتی توی فاشستی تورک من وەکو باوکی شەهیدێک و هەم وەک خەڵکی باشووری کوردستان ئیدانەی ئەو کارە قێزەونەی دەوڵەتی فاشستی تورک دەکەین چونکە مردوو کە مرد کوردواتەنی دەڵێ ئەڵێ تەنانەت شەیتانیش دەستی لێ هەڵەگرێ بەڵام ئەو بە کوشتنی ڕۆڵەکانمان ڕازی نابێت بە کوشتنی سوزانم بە وێرانکردنی گوند و شار و شارۆچکەمان ڕازی نابێت ئەچێ گۆڕستانەکانیشمان تێک ئەدات ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەو پڕی وەحشیگەریە چونکە ئەمە لە هیچ یاسا و ڕێسایەکە شتیوان نییە غەیرەدین کە پێڵێن غەیرەدین جوولەکە یەهودیە نازانم مەسیحە دینەکانی ترە هیچ دینێ ئەمە ناکامێک کە ئەردۆغانی کات ئەمە بەڕاستی لە زەعیفی خۆیەتی لە حەقت و کینەی خۆیەتی بەرامبەر بە گەلی چەساوی کورد بەڵام خەیاڵی خاوە ئەگەر ئەو بێوێ بەو جۆرە کردوانەی گەلی کوردی ئێمە بەگشتی و ماڵباتی شەیدانی ئێمە لە باکووری کوردستان چاوترسێن بکە خەیاڵی خاوە بە پێچەوانەوە خەڵک ئەوەندەی تر ڕق و تووڕەیی بەرز دەبێتەوە بەو کردەوە قێزەونانەی دەوڵەتی تورک و خەڵک زیاتر بەرچاوی ڕوون دەبێتەوە دوژمنەکەی باشتر دەناسێ و زیاتر بڕیار وەرئەگرێت و زیاتر خەڵک بەرەو یەکبوون ئەچێت و هەتا ئەو زوڵمەکەی زۆر بێ و هەتا زوڵمەکەی ئەستور بێ لە ئەستوریا دەبچڕێ.